دەستگای خێرخوازی بەخشین وەک یەکەم ڕێکخراوی خێرخوازی هەستا بە ڕاگەاندنی کەمپینێک بۆ کۆکردنەوەی یارمەتی و کۆمەک بۆ خوشکان و برایانمان لە زیان لێکەوتوان لەو شەپۆلی لافاوەدا. ئێمەش لە بۆردی بەخشین لە هەندەران ڕاستەوخۆ شانبەشانی برایان و کەس خوشکانمان لە کوردستان هەستاین بە دەست پێکردن و دووبارەکردنەوەی هەمان کەمپین بۆ خەڵکی تاراوگە و هەندەران و ئەوروپا و بەریسانیاش بەتایبەتی تر بۆی بتوانین بەشێک بین لەو یارمەتی و کۆمەکیانی کە بۆ کەس و کارمان لەوێ پێویستە. زانیاریەکانی کە پێویستن بڵاومان کردوونەتەوە سەبارەت بە شێوازەکانی ناردنی هاوکاری و کۆمەکی هەر لە ژمارەی بانکی و هەم لە شێوازەکانی تری پەیپاڵ و ئەو شێوازانی تری کە ئەتوانرێت بە ئاسانترین شێوە کۆمەکەکان بگاتە دەستمان و ئێمەش بەدەستێکی ئەمانەت و پارێزراوە بیگەنینە زیان لەکەوتوانی ئەو کارەساتە لە کوردستان. ئومێدەوارین کە هەموو لایەک دەستبارگر بن بە تایبەتی خواپێداوان ئەوانی کە هەمیشە دەستان کراوە بووە بۆ یارمەتیدانی خەڵکانی لێخەوما و کەم دەرامەت و دەستکورت و لە ڕابردوودا و هیوادارین ئێساش بتوانن دەستباری ئێمە بن تا بتوانین بە بەخشینەکانتان بە یارمەتی کۆمەکیەکانتان کەمێک لە ئازاری ئەو براخوشکانەمان لە کوردستان کەم بکەینەوە، لانی کەم بتوانین کەمێک لە ئەو زیانانی کە بەریان کەوتووە بۆیان قەرەبوو بکەینەوە. لە هەمان کاتە داواکارین خۆی پەروەردگار یارمەتی دەربێت لە خەرەبووکردنەوەی کەسوکار لەو زیان و زێرەڕانانی کە بەریان کەوتووە بە بۆنی ئەم شەپۆلی لافاوە کە ڕووی کردوتە ئەو ناوچانە لە کوردستان.